لە خزمەتی کەسوکاری بێسەر و شوێنبوانی ڕووداوی 21 دوانزەی دیارە لە دەرەنجامیەوە ڕووداوایە بەداخەوە 25 هاوڵاتی هەرێمی کوردستان لە دەستگای لوتکە تۆمار کراوە کە بێسەر و شوێن بوون. دیارە بە مەبەستی هاوکاری و کاراسانی بۆ کەسوکاری بێسەر و شوێنبووەکان ئەمڕۆ لێرە دیێنەی پرۆفایلەکانیان لێوەرەگیرێت و مەلەفەکانیان ڕێک ئەخرێت و ئاڕاستەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم و وەزارەتی خارجی و وەزارەتی دەرەوەی یۆنان و لایەنە پەیوەندیدارەکان بە تێک ڕاکرێ بە مەبەستی دیاریکردنی چارەنووسی و بێسەر و شوێنبوانە و لەوێ تەرم هەیە لە ڕووداوی 23 مانگە نۆ تەرمبوونی هەیە. تەرمەکان کاری لەسەر کراوە بۆی کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تەرمەکان بگەڕێنێتەوە و هاوکات ئەم کەسانی کە بێسەر و شوێنشن مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە و بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان تێچووی سەرجەم ئەو دیێنەی پرۆفایلانەی گرتوۆتە ئەسۆ بە مەبەستەوەی کە هاوکاری و کاراسانی زیاتر بکەین بۆ کەسوکاری قوربانەکان تا لە دوای ئەوەی کە نوێنەری کەسوکارەکان سەردانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کرد لەلایەن بەڕێز دکتۆرە ڕێواز سەرۆکی پەرلەمانەوە پێشوازی لێکران لەوێ ئێمەی لەگەڵ برای بەڕێزم کاک لوقمان وەردی و ڕووباخان ئێمەی کردا بۆی سەردانی هەم دەستگای خاچی سووری نێودەوڵەتی بکەین بۆ هەم سەردانی دەستگای لوتکەش بکەین بۆ ئەوەی پشکنینی DNA سەرجەم کەسوکارەکانیان وەربگیرێ بۆی لە داهاتوودا سوراغەشان بکرێ بۆی کە تێچووی پشکنینی DNA-کەی گرتوۆتە ئەستۆی خۆی. هەر خنکاوێک کە ئەدۆزرێتەوە ماوەی 2 هەفتەیان هەیە لەوێ وەکو جەنازە بمێننەوە. لەبەر ئەوە ئێمە پێویستەکە لەسەر ئێمە ئەم سامپڵی کە ئێستا وەری ئەگرین بۆ ئەم خانەوادانە دایکیان بێ یا باوکیان بێ ئەبێ لە خلالی 2 ڕۆژە بگاتە دەست کاگاری پرۆفایلەکە بگاتە دەست کاکاری ئەوان بۆ ئەوان ڕەوانەی کەن کەواتە ئەبێ زۆر زۆر بەسەریعی ینی ئێستا ئێمە ئەمڕۆ وەریەگرین ئەمڕۆ وعد نادەین کەوا ئێمە هەر بیستی تاوکەین بەڵام 2 بەیانی بە دڵنیاییەوە هەر بیستیمان تاو کردووە.